ئەندریا پێشەوانی خوێندکاری کۆلێجی زمان و لە بەشی کوردی زانکۆ سلێمانی هەمووی لەم 1991 من کاتێک لەدایک بووم هیچ جۆرە نەخۆشیێکم نەبوو، بەڵام بەهۆی نەخۆشی زەردووییەوە کە ڕێژەکی زۆر بەرز بۆ بەداخەوە لەژێر چاودێری دکتۆری چابووم، بەڵام ئەوان هینی ئەویان نەکردووە کە بڵێ ئەبێ خوێن بگۆڕدرێ لەو کاتە لەبەرووی ئەو خوێنە پیسە بێ بەو مادەیە نایانگۆڕیەوە بۆتەوە کارەوەی کە تووشی نەخۆشی زەردووی تووشی فریجی مێشک ببم. من تەنها ئەو بەشەی مێشکم کەمێک لاوازە کە دەست و قاچ و جوڵەمی کۆنتڕۆڵ کڕێکی ناوەکو توانای قسەکردن و فێربوون من وەکو هەر مناڵێکی تری ئاسایی بووم، یعنی تەنها باوکم هەڵێت یعنی لە مناڵەکانی تر زووتر فێری قسەکردن بووی. ئەم بەرهەمەی کە ئێستا لە بەرچاوی بەڕێستانە بەرهەمی هەوڵ و ماندووبوونی چەند مانگەمەکە ژیانی خۆم لە دوتوێم کتێبە خەنجیلانەیە نووسیۆتەوە. سوپاس بەخوا ڕەنگە لەم چەند ڕۆژەی داهاتووە بە مەراسیمێکی گەورە بڵاوی بکەمەوە. من لەم کتێبەیە هەوڵم ماوە چیرۆکەکانی ژیانی خۆم کۆی ئەو خەم و ئازار و کێشانەی کە مەندام باس کردووە کە تەنها خۆمان لەمەوە تێگەین. کورد دەڵێ برینێک بەدەست خۆتەوە نەبێت هەست بە ئازارەکەی ناکەیت. هەوڵیش ماوە دیوێکی تری ژیانی کە مەندام بخەمە ڕوو کە مەندام هیوایە هورەیە هێزە من خۆم ڕاستە کە مەندام بە شانازیشی پێوەکەم. لەبەر چاوی خۆم داودایکم میوت مناڵەکەت بە کەڵکی مەکتەب نایەت. ئەمە کتێبی بۆ چییە؟ من ناتوانم وەری بگرم، چکە منداڵەکان لەسەر کورسەکەی دەخەنە خوارە و کاڵتەی پێ دەکەن. ناتوانێت خۆی بچێتە توالێت، ناتوانێت بچێتە بەردەمی تەختەڕەش و بنووسێت. هەرچەندە دایکم وتی من خۆم دێم و هاوکاری دەکەم، بەڵام بێسوود بوو. ئەو ڕۆژە هەموو هیواکانم هەڵوەرین. خانەوادەکەم هەنی بە هەموو جۆرێک هاوکارم بوون، وایان لێ کردوم ژیانێکی زۆر زۆر ئاسایی بەڕێکەم. لە ئێستاشا کە خوێندکاری زانکۆم هەموو ڕۆژێ براکەم ئەبێ یعنی بمبات لەوێ دامێنێ کە تاو بم تەلەفۆنی بۆ کەمەڵم وا تاو بمەرەوە بەدوامێتەوە بەدوام. خێزانەکەم کارێکیان کردووە خۆیان لەگەڵ کەمەندای من گونجاندووە، کردومانە بە هاوڕێیەکی خۆمان و ئەو بەڕێڕەوی خۆی ئێمەش بەڕێڕەوی خۆمان ئەڕۆین. واتە من و کەمەنداوین دەبن دوو مرۆڤین یعنی لە یەک ڕۆحە ئەژین. ئازایەتێکی بێندازە منی سەرسام کرد. یادە شتەکانی ئەندریا باس لەو خەم و نەهامەتیانە و ئەو هەموو ئازارانە کە وەک ئینسان بەدەستیەوە ناڵاندوێتی و سەرباریەوە چۆکی نەیاوە و ڕۆیشتووە لەگەڵی. ئەمڕۆ ڕۆژێکی زۆر تایبەت و جیاواز بوو لە ژیانی منە، لەبەرەوەی گەشتم بە یەکێک لە هەرە خەونە گەورەکانی مناڵیم کە خەونی بوون بە نووسەری و نووسینی کتێبێک بوو. تاواش ئەو هاوڕێیانەمەکەم کە هاوشێوەی منن هیچ کاتێک نەوەستن لە هەوڵدان لە هەر بوارێکا بێت تواناکانی خۆیان بەرجەستە بکەن و بیرۆزۆ تا بتوان بگەن بە یەکێک لە خەونە جوانەکانی.